من بووم لە لیژنەی داراییە یەکێتن کە داوامان کە خانوو بکرێت بۆ خەڵکی کەم دەرامەدی تر با ئەو شێوە خانووە نەکرێت کە خەڵکی وەسەط و سەر و وەسەط سوودی لەبینێت. ئەم خەلە گەورانی کە لە سیستمی دارایی گشتیا هەیە ئەبێت دانی پیابنین، نابێت چاواشی خەڵکین بڵێ نەخێر تەواوە و نەخێر ئایبینیە و نەخێر مەکتەب دروستکراوە سەیارە نازانم کە زۆری شەبووە لە کاتی ئەم حەملێ هەڵبژانە ئەوە ئەکەمەوەکەم با بچێتە ناو پەرلەمان دەسەڵاتی پەرلەمان ئەوە نییە و ئەوەی پێ ناکرێت بووە بە دیاردەیە کە ببێنێت بۆ مناڵی مەسئولەوەی کە سوکاری مەسئولە لە پول ڕەفاهیە تا بژیت کچ وڵاتێکی بوێ سەفەری بۆ بکە مناڵی هەژارێکش ڕەنگە 5,000 نەبێ بیخاتە مۆبایلەکەیەوە. کابرا سەرمایی نییە، هیچ علمێکی نییە، هیچ خزمەتێکی نییە، تەنها لەبەرەوەی کە ڕابردوویەکی معەنی هەیە و نزیکە لە کەسێکی مەسئولەوە پرۆژەی وەرگرتووە بای مەلاین دۆلار بەبێ سەرمایە. بەس بە سلێمانی فێرن و دە سلێمانی ئەوێ قسە بکەن بۆ یەک مەلەفتان نەبوو لە هەولێر و لە گووەکە ئەو حسابە تایبەتی کە ئەفەرمێ داهاتینەوە ئەتێکەناوی کە من تەحەداکەم جەنابیشت نازانی لەکوێ ئەو حسابە تایبەتی چەند کەسێک نەبێ لە هەرێمی کوردستان ئەوە لەکوێیە؟ دوو جار بیر بکەرەوە شەوی دووشەممە کاتژمێر 8:30 لە NRTەوە پێشکەشتان دەکرێت.